کۆڤان حەسەن مەدالیای زێڕ و زیوی لە پاڵەوانیتی ڕۆژاوای ئاسیا بەدەستهێنا. کۆڤان حەسەن یاریزانی کوردی هەڵبژاردەی گۆڕەپان و مەیدانی عێراق توانی مەدالیای زێڕ و زیوی پاڵەوانیتی ڕۆژاوای ئاسیا بەدەست بێنێت. کۆڤان لە یاری هەڵدانی ڕەم لە پاڵەوانیتی ڕۆژاوای ئاسیا لە بەحرێن توانی مەدالیای زێڕ و زیو بەدەست بێنێت. لەلایەن بەڕێوەبەری گشتی وەرشۆ پێشوازی لێکراوە ڕێزلێنانی بۆ کرا. از لێرێدا ئەس دەستخۆشیاوی دکەم زۆر سپاس وەکو گەلێکی هاریکار بوو وەکی ئەس تووشی کۆرۆنایە ببووم ئەگەر ئەو نە بەڕاستی ئەس نڵام بەس ئەو دەستی خودەیە بەس ئەو گەلێک هاریکار بووگا مندا و خەستەخانەکردی من بگەفتە خەستەخانەکردی باش و دکتۆرێکی باش بوو من ئامادە بکە سپاس بخدا سوێرە دەستخۆشیاوی دکەم و هەیە گەلێکی هاریکار بووی منە گەل ڕاهنەرێ من مامۆستا ڕعدیش و سەرۆشی لیژنە پەڕەمپێ کوردستانی سەیدای زاهر و هەمی ئەندامەک و ئەو گەلێک هاریکار بووینە گەل مندا کو ئەس دیسان بزڕمەوە بوارێ وەرزشێدا هەز دەستخۆشیان و هەموو کەسات کەم و هەردەمی هاریکار بووینە گەل مندا کاکۆڤان vê dumahîkê encamê bejdar bû qaramaniya Xerb Asya li Behrênê wêrê jî mîdalyeka zêrê wêka zîw bi dest vehîne ev bixwe bixwe bû me cihê hindê bû em bibînin êk destxweşiyê lê bikin dû paldarek denê ku ev encame dibine حافزek bû hindê sibêhnî Bitola Asya jî her encamê baş û li Olimpiyatên Fransa jî bi dest xwe vebînin. Tekrîm her çi tekrîm bi kêm e bo Kakovan bes tenha dîtin û hawkariyeka besît bû beramberî ew encamê tû zora kêm bû belam viyana me û dîtina me bo kovan gelek mezitreş newîyeta tekrîmê û newîyeta çûn bête tekrîmkirin